ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێ بێ لە زانا گەورەکانە بۆمان باس دەکا ئەفەرمێ ئەبوو عەبدوڵڵای برادرم بۆ میگێڕایەوە کە یەکێک بوو لە پیاو چاکان و خواناسان وەکانە من خیاری عیبادی الله زۆر پیاو چاکێک گەورە بوو ئەفەرمێ زۆر بە دوای ڕازگۆییدا دەگەڕا پیاوێکی ڕازگۆ بوو ئەفەرمێ بەسەرهاتێکمان بۆ باس دەکات ئەفەرمێ پیاوێک هات بۆ ناو بازاڕی ئاسنگەرەکان لە شاری بەغداد بازاڕی ئاسنگەر بەڵام کۆمەڵێک بزماری پێبوو ئەم کەسە ئەم پیاوە بزمارەکان دوو سەری هەبوو بزماری خۆمان یەک سەریە بۆ چەکوشەکەی لێدەی بەڵام ئەو بزمارانە دوو سەر بوو دوو سەری هەبوو ئەفەرمێ چوو فڕۆشتی بە پیاوێکی دا ئاسنگەر بەڵام کاتێ ئەم ئاسنگەرە ئەمە پیاوێکی ڕازگۆیە باسی دەکا ڕەحمەتی خوای لێ بێت ئەفەرمی ئەم پیاوە ئاسنگەرە کاتێک کە ویستی ئەم بزمارە بەلایەوە شتێکی سەیر بوو کاتێک کە کوورەی بۆ گەرم کرد بیتاوێنێتەوە هەرچەندێ هەوڵیدا نەتاوایەوە بە چەکوژ لێی ئەدا ئەو ئاسنە بە هیچ جۆرێک نەرم نەبوو ئاسن کاتێک کە گەرمی دەکەی نەرم دەبێت بە چەکوش پانی دەکەنەوە بەڵام ئەم بزمارە بچووکە هەرچەندێ هەوڵی لەگەڵادا ئەم ئاسنگەرە نەرم بوو بێتاقەت بوو لەو کە لێی بدات هەرچەندێ کرد ئەم بزمارە نە پۆڵایە و نە ئاسنە دوو سەریشی هەیە هەموو بزمارێک لەم بزمارە بچووکانە ئەڵێ گەڕا بە دوای کابرادا بەشک و ئەم کابرا بدۆزمەوە بزانم ئەم پیاوە ئەم بزمارانەی کوێ بووە ئەمە ئاسن نییە ئەمە چییە شتی وام نەبیستەوە شتی وام نەبینیوە گەڕا کابرای دۆزیەوە وتی ئەمانەتە کوێ بوو وتی دۆزیمە وتی ڕاستم پێ بڵێ ئەم بزماران لەکوێ پەیا کرد وتی وەڵی ڕاستی تەوێ وتم بەڵێ وتی وەڵی قەبرێکم بینی قەبرەکە بانەکەی لاچوو بوو نەما بوو تەماشام کرد لاشەیەکی تایە بەس ئێسقانەکەی ماوە هەموو ئێسقانەکەی هەمووی بزماری پێدا کوتراوە پەنا بەخوای گەورە بزماری دووسەر ئەڵێ وەڵی چەندێ هەوڵمدا بزمارەکانم بۆ دەرنەکرا ئەو کاتە بەردێکم کرد بەدەستمەوە ئێسقانەکانم هەمووی ورد کرد ئەمجا بزمارەکانم بۆ دەرکرا ئەڵێ بەڵێ ئیمامی ئەبوو عەبدوڵڵا کە ئیمامی ئیبن قەیمە فەرمی پیاوێکی زۆر ڕازگۆ خواناز بوو دەفەرمێ وەڵی بە چاوی خۆم بزمارەکانم بینی دوو سەری هەبوو ئەم مردۆ فەقیر و هەژارە بە بزمار کەپسیان کردبوو هەموو گیانیاندا کوتی بوو کەواتە عەزابی قەبر حەقە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کاتێک کە ئینسان جوابی مەلایکەی نەدایەوە سێ پرسیارەکەی ناو قەبری نەزانی ئەفەرمێ مەلایکە بە چەکوژێک لێی ئەدا ئەو چەکوژە ئەگەر بیدەین لە شاخێکی بەرد و تاوێر هەمووی ئەتاوێنێتەوە هەمووی دەکا بە خۆڵ بۆیە عەزابی قەبر حەقە مەڵێ خوا غەفور و ڕەحیم و لە بۆ من نییە بۆ ئەو خوای کە غەفور و ڕەحیمە ئەم سزای بۆ تاوان باران داناوە بۆ ئەو کەسانی کە سەرکەشی دەکەن و حساب بۆ فەرمانی خوا پێغەمبەری خوا ناکەن صلی الله علیه وسلم بۆی ئاگامان با لە خۆماندا بێ و بە خۆماندا بچینەوە عەزابی قەبر حەق و ڕاستە بەردەوام بڵێ خوای بمبارێزە لە عەزابی قەبر یا ڕەبی خوای لە عەزابی قەبر